بینرانی بەڕێز جارێکتر سڵاوتان لەبێت لەگەڵمان من بۆ تاوکردنەوە گفتوگۆی سەبارەت بە ڕۆژی مافەکانی مرۆڤیەکان لە هەرێمی کوردستاندا کاکە نوێر فەرموو ئەتوانی وەڵامی پرسیارەکە بدەیتەوە. یەکەم جارە ئێمە وەڵامێکی تونمان نەداوەتەوە کاگومێت بەم ڕێکخراوە ئێمە ڕوونکردنەوەیەکمان داوە لە سەقسەکانی و تا ئەو شوێنەش کە پێوەستە بە سندیکای ڕۆژنامەنووسان لیژنەی داکۆچیەوە قسەکەش لەسەر ئەوە هاتووە کە ئەو زانیاریانە هەندێک لەو زانیاری لە راپۆرتەکەی بڵاوەتەوە ئێمە پێمان وایە ناڕاستە یعنی ئایا قسەیەکمان نەبێ لەسەرەوەی کە زانیارێکە ناڕاستە یعنی بۆ منە لە شوێنێک لە فلانە ڕۆژنامەنووس دەستگیر کراوە کە لە کاتێکا من شاهدی ئەوم کەم ڕۆژنامەنووسە دەستگیر نەکراوە یعنی لە بینی دەستگیرکردن و دەستگیر نەکردن قسەکەمان ئەوە بووە و فلانە ڕۆژنامەنووسی تر دەستگیر کراوە ئەم ڕۆژنامەنووسە ئێمە قسەکەمان لەسەرەوەی کە لەسەر کاری پیشەوی و میهانی نەبووە ڕەبتی نەبووە بە کاری سندیکای ڕۆژنامەنووسە بە کاری ڕۆژنامەنووسیەوە تا لەسەرەوە دەستگیر کرێ بەڵام وەزیفەی سندیکای ڕۆژنامەنووسان داخۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان نەک وەڵامدانەوەی ئەو ڕخنانێک کە ئاراستی حکوومەت و دامەزراوی سیاسی حکوومەت خۆی وەڵام ئێمە نامانەوێت دیفاع لە حکوومەتی حکوومەت بەش بە حاڵی خۆی بەخۆی توانێت جواب باتەوە بەڵام قسەکە لەسەر ئێماڵین زانیاریەکان کە پێیوەستن بە ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستانە و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لایەنێکی معنی بە مەسەلەیە جوابی ئەمە یاوەتەوە و دوجارەکە قسەیەکیشمان هەبێ بەڕاستی ئەخلاقیە هەروەکو تاگ لە کۆمەڵگای کوردستانە ئەخلاقیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان درێژکراوی دەسەڵاتی باز نییە وەکو هەندێک کەس پێیان وایە کە ئەو وایە و ڕەنگە ڕەخنەکە لەوە بێ کە پێیان وابێ ئەبێ ئێمە هەمان تەییدی قسەکانی هومان ڕایتس وۆچین کە پێمان وابێ حکوومەت هەرێمی کوردستان درێژکراوی دەسەڵاتی باسە یعنی ئەمە بەڕاستی بێویژدانی ئەمە مەسەلەیەکی ئەخلاقیە بۆ هەر تاچێکە ئایا دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان هەمان درێژکراوی دەسەڵاتی باسە ئەگە قسەکە وابێ ئەگە قسەکە ئەمە بێ و ئەم قسانەی ئێمە یەکین لەسەر مافی مرۆڤ و لەسەر دەسەڵات و سیستەمی سیاسی شتێکی زیادەیە و ئەمە قسەیەکی جددی ئەمە ڕەبتی نییە بە سندیکاوە یا بە هەر تاکێک پێویستە بەڕاستی ئەمە بەڵێ پەیمان خان ڕخنەی ئەوە لەو راپۆرتنەوە دەوڵەتیان ناگیرێکە باس لە ڕۆژی مافەکانی مرۆڤەکان لە هەرێمی کوردستان بەتایبەتی ئەو دوو راپۆرتی ئەم دوایەی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ئەمریکی ناسرااو کە چاودێری مافەکانی مرۆڤەکە پێی وایە کە ئەمە تەشویهی وێنەی مافەکانی مرۆڤی کردو لە هەرێمی کوردستانە نەکوێنێش ڕاستەقینەی گواسترا بێتەوە و بەنامەکەی سندیکاش ئەڵێ ئەو راپۆرتە بە ئامانجی سیاسی یا دیدی سیاسی لە پشتەوەیە ڕەتچیە. بەڵێ بەڕاستی من بۆ خۆم پێم سەیرە ینی هەر ئەو کاتێک کە ئەو وەڵامەیاندایەوە سندیکای ڕۆژنامەنووسان هەر ئەو کاتە زۆرم پێ سیر بوو لەبەر ئەوەی ڕاستی ڕەنگە لە تەفاسیلە لە جوزئیات یا ببوورە لە جوزئیاتە هەنێ هەڵەو لێو جۆرە کرابێ فلانە ڕۆژنامەنووس لە بەردەرکی سەران نەگیرە لە سابونکەران گیرە یا لە فلانە ڕۆژانە گیرە لە ڕۆژێکی تراگیرا بوو یا ئەسڵەن نەگیرا بوو لێی درابوو بەڕاستی ئەم جوزئیاتانە هی ئەوە نییە کە تۆ کۆی پێشێلکاریەکانی دەسەڵات بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی پێ ڕاست بکەیتەوە ئەمە حقیقەتێکە کە ئەبوایە لانی کام سندیکای ڕۆژنامەنووسان بێدەنگ بواە لەوە کە نەشی ئەتوانی بڵێ فعلەن وایە ڕۆژنامەنووس گیراوە ڕۆژنامەنووس برینار کراوە ڕۆژنامەنووس سوکایەتی پێکراوە کە نەی ئەتوانی ئەوەش بکات لانی کەم قسەی نەکردایە بە تایبەتی ئەگەر سەیری ئەم ڕوونکردنەوەیان بکەی ئەوەی کە زۆرتر ئەوانی نیگەران کردووە وەکو کاگەنۆر ئیشارەی پێەیە چواندنی ئەم دەسەڵاتەیە بە حکوومەتی پێشووی عێراق کە ئەمە بۆ خۆی ئەم نیگەرانیەش دیارە لە با بڵێن بیرروڕایەکی سیاسیەوە زیاتر یا ئەتوانی بڵێ حیزبیەوە زیاتر کە ئەم چواندنی پێ ناخۆشە لە کاتێکا کە ئەوان چواندنەکەیان بۆ ئازادی بیرروڕا بووە ئەگەر ئەمەش نچێتە ئەو قاڵبەی کە بەیاننامەیەکی تری لێ دەرچێت بەڵام ئەگەر ئەمە پرسیارێک بێ وەختێک کە تۆ ناتوانی کە لە شارێکی وەکو هەولێرە ناتوانی دوای چەندین داواکاری بۆ خۆپیشاندان بۆ ئازادی ڕادەربڕین کە لە فۆرمی خۆپیشاندانە خۆی ئەبینێتەوە ناتوانی مۆڵەت وەربگری بۆ ئەو خۆپیشاندانە ئەمە چ جیاوازیەکی لەگەڵ هەر سیستمێکی ترا هەیە کە ڕێگەی ئازادی ڕادەربڕین نەگرتەوە بۆ خۆپیشاندان نەخێر بە یارمەتی ئەمە بەڕاستی من پێم خۆش نییە ئاواهی چونکە جەنابەت تەمسیلی دەسەڵات ناکەی لێرە منیش خۆپیشاندانم نەکردووە هەتاکو ئاراستی قسەکەوای لێبێ بەڵام خەبارمەتی خۆت پرسیارەکە ئەمەیە کۆمەڵێک پێشەکاری بەربڵاو لە سندیکای ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانەیە ئەوە باسی لە ئەنجام نەدانی خۆپیشاندان کرد لە شاری هەولێرە کە پاش چەندین داواکاری ڕێگان نەدرا وەکرا ڕێگەی لێگیرا سندیکای ڕۆژنامەنووسان بەرامبەر بەم مافانە بێدەنگاوە کۆمەڵێک سندیکای ڕۆژنامەنووسان ڕەبتی نییە بە خۆپیشاندانەوە ئەمە لایەنێکی ئەمە هیچ کاری نەکاری ئەمە نەکاری سندیکای ڕۆژنامەنووسانە خۆپیشاندان ئەمە دەسەڵات سیاسی و ئۆپۆزیسیۆن بە خۆیان لێ بەرپرسن بەڵام ئەوەی کە تایبەتە بە ڕۆژی ڕۆژنامەگەری پەیمانحاڵەنە و جوابتان نەدایەوە
یعنی من لەگەڵ ئەوە نیم دوای ئەوە ڕۆژنامەنووسێک گیراوە بەڵە گیراوە پێش ئەوە گیراوە بەڵە گیراوە بەڵام قسەکە لەسەر ئەم راپۆرتەیە ئەبێ جواب بم راپۆرتە بدرێتەوە بۆچی یعنی کە ڕۆژنامەنووسێک نەگیراوە بۆچی راپۆرتەکە ئەڵێ گیراوە پەیمانخان بۆچی کە ڕۆژنامەنووسێک بەشداری خۆپیشاندانەکە لەسەر حسابی کاری ڕۆژنامەنووسی بڕوە ئێمە قسەکەمان لەسەرەوەیە ئەگەرنا ئەمە سێ راپۆرتی لیژنەی داکۆچیە لە حەڤەی شوباتەوە تا 2 ڕۆژ لەمەوبەر 250 پێشێلکاری کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کە ئێمە بڵاومان کردوتەوە کەواتە ئێمە کە خۆمان پێشتر وەقایەکەمان بڵاو کردوتەوە ڕاستەکەمان بڵاو کردوتەوە وەڕەخنەمان گرتووە لە حکوومەتکە یاساکە پێشێلەکە کە بە پێی یاسای دژی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 تۆمارەکە لەسەری ئەمە کەواتە ئەم هیومەن ڕاجۆز کاک ئەنوەر ئەو پێشەکەرانەی کە لە خۆپیشاندانەکانە ڕۆدا بە جیاواز لەوەی خۆپیشاندانەکان دیاردەیەکی سیاسیە ڕەنگە بەشێکی زۆری خۆپیشاندانەکان پەیوەندی بە شەبەکەی سیاسی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بێ بەڵام لەم نێوەندەیە شتێکی ڕاستەقینە وجودی هەیە کە مافەکانی مرۆڤ و بە دیوێکی تریشا کۆمەڵێک ڕۆژنامەنووس لەلایەن هێز ئەمنیەکانە و لێ ئەدرێ کامێرای لێ سەرێ چۆن رەخنە لە دامەزراوی سیاسی ناگرەسەکە لەسەر کامێرا ساندن بەڵام ئێمە من ناتوانم بەڕاستی ئەوە بە پێشێرکردنی مافی مرۆڤ بزانم مەلایەک بێ لە بەر دەرکی سرات جیهاد بە دژی خەڵک دژی حکوومەت ئەوە ئایا ئەوە مەسلەی مافی مرۆڤە لەکوێ دنیا هەیە تۆ ڕێگا بە مەلایەک بێ بانگەشەی جیهاد بە لەکوێ هەیە ڕێگا بە کەناڵێک بێ بڵێ کاکە ئەو غازەی کە لە هەڵەبجە بەکاراتەوە هەمان غازە کە بەعز بە ساڵی هەشت بەکارێنەوە ئەمە واقعەتەکەی لەکوێیە کاکە یعنی قسەکە لەسەر ئەوە نییە ئێمە خۆ ئەمە ناڵێن سەر لەبەری راپۆرتەکەی هیومەن ڕایتس وۆچ ئەم ڕێکخراوەیەکی نێودەوڵەتی باعتیبارەوە ئێمە ڕێز لە کارەکانی یەکرین بە تایبەتی کە پێشتر لەسەر دەیم ئەسا دیفاعی لە کورد کردووە بەڵام قسەکە لەسێ کە زانیاری ناڕاستی تیا بڵاو کراوەتەوە یعنی دوای ئەوە ڕۆژنامەنووس بەڵێ پێش ئەو ڕۆژنامەنووس گیراوە کوژراوە ئەی باشە بۆ ئێمە ڕەخنەمان لە راپۆرتەکانی تری هیومەن ڕایتس وۆچ و ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور و وەزارەتی خارجی ئەمریکا نەگرتووە بۆ وەڵامێکمان پێ نەداوەتەوە لەبەرەوەی حقیقەتەکان وا بووە نەمانتوانیوە بەڕاستی بڵێن وانە بەڵام لێرە من ناتوانم ناوی 2 ڕۆژنامەنووسم پێ ئەڵێ ئەمە نەیانتوانیوە وەڵام ناوی خۆیان بڵێن کاکە ناوەکانی لە لیژنەی داکۆچی هەیە ئەم دوانەی کە ئۆڵێ بۆ توانە لە لیژنەی داکۆچی ناوی خۆی تۆمارکە بۆ ناتوانێت لە خۆی تۆمارکە دوجار بەڕاستی مەسەلەی کاگومیێت خۆپیشاندان بووە کابرا خەڵکی بەخۆشداوە پێشڕەوایەتی خەڵکی کردووە لە خۆپیشاندانەکان باشە خەڵکی ناوەتە سەر شەقام کەچی دوای 2 هەفتە خۆی ڕۆژتۆ لە ئەوروپا لەجۆی سیاسی وەرگرتووە بۆی کە کاکە هەڕەشەم لێکراوە کاکە تۆ خەڵکت بەکوشداوە تۆ خەڵکت ناوەتە شەردەقە خوێنی خەڵک ڕشتووە چۆن نەکرێ خۆت دزیتەوە لە هەموو مەسئولیاتە تاریخی و ئینسانی و ئەخلاقی سیاسی کە لەسەرتە و مەسەلەی خۆپیشاندان بەڕاستی ناکرێت لە هەرێ من پێم وایە ئێستاش و ساڵێکی تریش خۆپیشاندان بکرێ احتیمالی هەموو پێشێرکاریانەی تایە چونکە بەڕاستی دەسەڵاتی سیاسی ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارانە وەڵامی زۆر سپاس ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارانە مامەڵی نەکردووە بەڕاستی من ئەمەوێ لە سەرەتای هەر لەسەر وەڵامەکەی بەڕێزیان ڕابوەستەمە چونکە ئەوەی کە لەم راپۆرتەیە کاگەنوەر بە وازەحی پیشانی ئەیە کە نیگەرانی جەنابتان لەو هەڵە جوزئیانە نییە کە لە ناوی چەند کەسێکا کرابێ بنمونە لە پەرەگرافێکی ئێوە وەڵامەکەتانە باسی ئەوە ئەکەن کە ئەم ڕێکخراوە قورساییەکی هەیە و زیاتر لە 30 ساڵە داکۆکی لە مافی مرۆڤ بەگشتی و ئازادی ڕۆژنامەگەری بە تایبەتی ئەکا کە ئەمە اعترافێکی ئێوەیە بەوە دوای ئەوەیان بەڵام ئەوەی کە نیگەرانی کردوون کە ئەمە ڕووکەشانە و سەرپیانە بەسەر دۆخی ڕۆژنامەنووسان داگوزەر بکە و بەبێ حسابکردن بۆ ئیرادە و قوربانیدانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەزمون کاکە هیومەن ڕایتس وۆچ کۆمەڵێک پێشمەرگی کۆن نین بێت حساب بۆ قوربانی و نازانم چی هەرێمی کوردستان بکە ئەمە عیلاقی بە ئێمەوە هەیە تۆ کە لەسەرەوە ئیشارەت بۆ ئەکەی ئەمە ڕێکخراوێکە 30 ساڵ نەخێر یەک دقە بە یارمەتیت 30 ساڵە داکۆکی لە مافی مرۆڤ و لە مافی ڕۆژنامەنووسان ئەکا ئەویەت بە پێی پێودانگە نێودەوڵەتیەکان بەپی بنەما نێودەوڵەتیەکان بۆ ئازادی ڕۆژنامەگەری و بۆ مافی مرۆڤ مامەڵە لەگەڵ تۆیە ئەکات و ئیشت لەسەر ئەکات و راپۆرتەکەی لەسەر ئامادە ئەکات نەک بەپی ئەوەی کە تۆ لەبەر ئەوەی ناکرێ لەبەر ئەوەی کەسێک لەگەڵ ڕێزم بۆ پێشمەرگەی کۆن قوربانی یاوە ئەیهێنیتەوە هەر ئەبێ هەتاکو عمری تەواو ئەبێ هەتاکو لەسەر کورسی وەزارەتەکەی ئەمرێ وەزیر بێت و بە ئارەزوی خۆی پێشێلکاری بەرامبەر مافی مرۆڤ و مافی ڕۆژنامەنووسی بکە هیومەن ڕایتس وۆچ بێت بۆ ڕێزگرتن لە قوربانیدانی ئەوە قسە نکات لەسەر ئەو پێشێلکاریانی کە کراوە ئەی بەڕاستی هەر بۆ خۆی وەڵامەکەی ئێوە کۆمەڵێک تەناقوزی تایە کە دیارە کە کاتێک ئێوەیان قیاسی
قسەکردن لەسەر پێشێل نەکردنی مافەکانی مرۆڤ ڕەبت ئەکەنەوە بە قوربانیدان و ئیرادەی خەڵکی کوردستانەوە ئەمە تۆی کە داکۆچی لەم دیێڕە ئەەکەی کە پێی وایە حکوومەتتی هەرێم و ئەزمموی دەسەڵاتی ئەم وڵاتە هەر کەسێکە درێژکراوی بەسە ئەمە بۆ چوونێکی سیاسی جەنابتەیان باڵی هاشەکان ئەمە یەک دووهام ئێمە ڕوونکردنەوەمان داوە ئێمە وتم پێشتر پار ساڵیش راپۆرتی بڵاوکردەوە لەسەر بارودۆخی ڕۆژنامەسان و مافی مرۆڤ بۆ جوابمان نەداوەتەوە پێمان وا بۆ زانیاریەکان ڕاست ئێمە پێمان وایە زانیاریەکان بەشێکی بۆ لەمە باسی زانیاریەکانە نەکردو بۆ باسی ئەو دیێڕەت کردووە کە شوبهانوویەتی نەخێوانە لەم راپۆرتەیە سێری ڕاستیەوەکە ئەوەش بە ئەرکێکی ئەخلاقی و ئەرکێکی ئینسانیە زانین و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش لە چوارچێوەی ئەم حکوومەت و دەسەڵاتەیە کارەکە و پێمان وا بیان نەبێ و ئۆپۆزیسیۆنەکەی تۆشە لە چوارچێوەی ئەم دەسەڵات حکوومەتەیە جا تۆ ڕەخنە لێ هەیە و من ڕەخنەم لە ئێمە جیایە بەڵام ئەمە ڕوونکردنەوەیەکە لەسەر ئەوە و پێشماوانە بێ هاچی ئەم ڕێکخراوە وتی ئەمە ئیتر دقێکی پیرۆزە و قابل ڕەخنەکە نییە و ئێمە پێشمان وایە بێ ئەم راپۆرتانە زۆر لەمە جددیتر و واقعیتر و پێداگیری بکەن لەسەر مەسەلەی مافی مرۆڤ مافی ڕۆژنامەنووسان بەڵام قسەکەی ئێمە پێشتر ئەمانەمان بڵاو کردوێتەوە کە ئەو قسەی لەسەرەکە تۆ بۆ بە ئێمە نەوە دەست خۆش بێکەوەتە بۆ دیفاع لە راپۆرتەکەی هیومای ڕازۆزەکەی لەبەر نەخێرە و تێڕوانی نیە من ئەمە جوابی ئەوی بەمەوە ئەو راپۆرتانی ئێوە کە بڵاوتان کردەوە لەسەر ئاستی زۆر ناوەندی ڕۆژنامەگەری و سیاسی و کۆمەڵایەتی جێگەی دەستخۆشیکردن بوو بەڵام دواتر نەتیجەی ئەوە کاک ئەنوەر یعنی قسەکردن لەسەر ئەمە تۆ وەختێک کە بڵاوی ئەەکەیتەوە بەڵام بە دوواداچوونت بۆی نییە قسەیەکی جدید لەسەری نییە داکۆکیێکی فعلید لەسەری نییە ئەبوایە لە دوای ئەو راپۆرتانەتەوە تۆ پەیوەندی وەکولایەنێکی داکۆکی کرد لە بواری ڕۆژنامە نووسی و لە ڕۆژنامە نووسان پەیوەندیت بە ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچەوە بکردایە بۆ ئەوەی بێت راپۆرتی نێودەوڵەتی ئەم کەیسە لەبەر ئەوەی دڵنیای لە دوای بڵاوکردنەوەی ئەو چەندین حاڵەتە یەک مولە لەشی دەسەڵات نەجوڵاوە بەرامبەر چاکردنی سیاسەتەکەی لە بەرامبەر ڕۆژنامە نووسانە داوا لێ بکردایە کەیسی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامە نووسان ببرێتە دەرەوە لە ڕێی راپۆرتە نێودەوڵەتەکانیانەوە بەڵام تۆ لە بەرامبەر ئەمانەیە چیت کردووە جگە لە بڵاوکردنەوەی ناوەکان و پێشێلکاریەکان بۆ نمونە هەم پێشتر ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور هەمان راپۆرتی دروست کردو لەسەر هەرێمی کوردستان کە نوسخەیەکی لایە هاتووە لە قسەی لەگەڵ منیش کردووە لەگە میدیای ئازاد و لە ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتیشی قسە کردووە باشە ئێمە سەرنجەکانی خۆمان پێوتەوە بە پشتبەستن بەم راپۆرتانی کە ئێمە ئامادەمان کردو زانیاری ڕاست دروستی دەستکەوتن بە میزاجی خۆی و ئەوەی کە پێی وابوو لە شوێنێکە وەریگرتووە پێی وابەوە وەزئێتی خۆپیشاندانەکان و وەزئێتی سیاسی هەرێمی کوردستانی تەأمین کردووە پێ دوای ڕۆژنامە نووس نەبووە لێی بدرێ کامێرای لێ وەربگیرێ بریندار بکرێ ئیهانە بکرێت بچێتە سەری بۆ ماڵەوە ئەی باشە ئیتر چی بەڵام ئەوەی کە ئەمێڵێ کە قسە جوابەکەی ئەمە بۆم راپۆرتەیە کە توی نیگەران بەڵێ ئەڵێ بۆ نمونە کاک ئەحمەد میرە فڵانە ڕۆژ دەزگیر کراوە کە ئەو وانە ئەڵێ فلانە کەس ڕۆژنامە نووسە بەهۆی کاری ڕۆژنامەچیەوە دەزیکراوەیان لەمەیان غەڵەتی کردووە مەفروزە بۆی ڕاست کرێتەوە ئەمە ئەوە ئەسرێتەوە کە ئەو بەڕێکی سیاسی و بە غەڵەت باسی پێشێلکاری ئەنوەر ئەو راپۆرتی ئێوە کە وەڵامدانەوەی راپۆرتەکەی ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ بوو نیگەرانێکی زۆی لەناو ژمارەیەک لە ڕۆشنبیرانە دروستکرد بە تایبەت لەو ڕوانگەیەوە کە وەزیفەی سندیکای ڕۆژنامەنووسان لە بنەڕەتە پاکانەکردن نییە بۆ سیستمێکی سیاسی بەقەتەوەی دیفاعکردنە لە مافی ڕۆژنامەنووسان مەریوانی وراقانە ئاڵێ بەو بەیاننامەیە سندیکای ڕۆژنامەنووسان دوایین فیشەکینا بە هەموو مزداقیەتێکی ئەخلاقی و پێشەیەوە بکە بەڕاستی کاک مەریوان ڕێزمێ ئەم قسەیەکە لە خۆپیشاندانەکانیش هەمان قسەی کردووە لەبەر ئەوەی کاک مەریوان پێی وایە بۆ چوونەکەی وایە ئەوەی کە بەڕێز کاک مەریوانەوەش پێیان وایە سندیکای دەسەڵاتە سندیکای حیزبە کە لە کاتێکە هەیئەتێک ئەمانە ڕاست ئەندامی حیزبن بەڵام ئێوە بە خۆتان شایدن بۆ نمونە بە تایبەتی لیژنەکەی داکۆچی یعنی ئەم پێشێلکاریانە کە کراوە زوربەی یەکێتی و پارتی کردویانەوە زوربەی حکومەت و دەسەڵات کردویانەوە ئێمە ڕەخنەمان لێگرتووە وتومانە خودی جەنابی سەرۆکی هەرێم داواکانی بەپێی یاسای ڕۆژنامەگەری نییە کە ئەبێ یاسایە کە خۆی ئیمزای کردو ئەمە بکە و بەڕاستی سندیکای ڕۆژنامەنووسان ناتوانێت وەکو ئۆپۆزیسیۆن بەردەوام لەژێر ئەو ڕخنەیەیان کە ئۆپۆزیسیۆن بە دیوێک لە دیوەکانە ڕۆلی گەوری هەبووە لە پێشەکاریەکانی مافی ڕۆژنامەنووسانە بۆ نمونە ئاراستەکردنی خۆپیشاندانەکان بەدەستی ئۆپۆزیسیۆن لە قەڵەم ئەدرێت و دروستکردنی ئاژاو فەوزا کە سەرنجام پێشێکاریەکانی لێکەوێتەوە بەردەکی سەرای شاری سلێمانی کە سەرای ئازادی بۆ ڕێگە بە میدیا حیزبیەکان نەئەدرا
تەختیەی خەبارەکان بکەن ڕێگا بە کەناڵەکانی کورسات و گەلی کوردستان و KTV و ئەمانە نەئادرە راپۆرتەکان ئایا ئەمە خۆی لە خۆیدا پێشێنکردنێکی ئاشکرایی ئازادی ڕادەربڕین و مافی میدیایی نیە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە؟ من ڕێگەنەدان بۆ کەناڵانە بە ئەکیدی لە کاتی خۆشییا و لە ئێستا شابەیەکێک لە کارە هەرە خراپەکانی ئەو ئەنجومەنە ئەزانم کە بە یارمەتی ئاخر ئەمە بەڕاستی ئەچینە ناو مناقەشەیەکەوە کە ڕەنگە جێگەی ئەم بەرنمەیە نەبێت چونکە ئۆپۆزیسیۆن ڕاستە بەشێکی دانەبراوە چونکە کاری ئۆپۆزیسیۆن لەسەر ڕایگشتیە لەسەر خەڵکە لەسەر جەماوەرە لەسەر دەنگدەرە یعنی ئەمە تێنەگەیشتنێکی خراپە بۆ ئێمە تەسەڵەت بکەین. بەڵام پەیمان خان پرسیارەکە لە ئێزار بەردەوامە پرسیارەکە ئەمەیە ئەگەر ئۆپۆزیسیۆن هێزێکە بەرگری لە ئازادی ڕادەربڕینەکە بە هەموو ئەومان ناگەشتیە تۆ پێت خراپە بۆ فراکسیۆنەکەی تۆ بێدەنگ بوو لە پەرلەمان بۆ ناڵێ با کەناڵە حیزبیەکانیش تەختەی ڕووداوەکانی سەراب بکەن لەبەر ئەوەی فراکسیۆنەکەی ئێمە مهمەیەکی نەبوو یا ئیشێکی نەبوو لە ناو ئەنجومەنە دەسەڵاتێکی نەبوو یا خود بەشێک نەبوو لە خۆ پیشاندانەکان لە دەرەوەی ئەوەش قسەمان کردووە بەڵام کاتێک کە ئێمە قسە لەسەر ئەوە ئەکەین ئۆپۆزیسیۆن کە ئەو کاتەی تۆ فەرقی هەیە لەوەی کە با بڵێن خاڵی سەرەکی ئەزانی بۆ دروستبوونی خۆپیشاندانەکان یا بە پشتیوانی ئەزانی بۆ خۆپیشاندانەکان ئەمە لە کاتێکا ڕاست ئەبێ کە بەتەنیا ئۆپۆزیسیۆن ئیشی لەسەر دروستکردنی ئەو خۆپیشاندانانە کردبێ ئەگەر حقیقەتێک لە داواکاریەکانی خۆپیشاندەرانانە بێ بەتەنیا داوایەکی سیاسی بێ ئەگەر ئەوەی کە خۆپیشاندان داوای ئەکا لە ئازادی ڕادەربڕین لە ناڕزایەتی بەرامبەر بە یاسای ڕێخستنی خۆپیشاندانەکان لە نەمانی مەحسوبیەت و منسوبیەت لە دامەزراندنە لە جیاکردنەوەی دەسەڵاتی حزب لە حکومەت یەک دقیقە یارمەتی بە قسەکەم تەواو بکەم ئەگەر ئەمانە حقیقەتێکی نەبێ کەواتە فعلەن ئەمە بەتەنیا هاندانی ئۆپۆزیسیۆن بۆ بەڕاستی پێمان خان ئەم قسانەی بەڕێزت و بۆ خەڵکیش واقعی نییە کە ئەمە ئۆپۆزیسیۆن نەبوو خۆپیشاندانەکانی ئەجوڵان و لە پشتیەوە نەبوو ئێستا شایدی ئەوەیە ئێستا شایدی ئەوەیە ولا ئەلفۆ بۆیایی وەسیرکە و ئێستاژەوە ئەوە نوێنەری ئۆپۆزیسیۆنی سێلایەنەکەن لەسەر مێزی گفتوگۆ قسەی خەڵکەکەن یان با بڵێن یانەوێ بڵێن ئەوەی کە خۆپیشاندانەکە تاوی نەکردو ئێمە تاویەکەین کەسی تر قسەی نییە لە هەر کاتێکە کە دیالۆکان تەواو بوو هەموو شتێک تەواو بوو ئەمە یەک دوو هەم کاکە ئەمە ئامارەکانە هاوکار سید گوڵ لە چەمچەماڵ مەریوان عەبدوڵڵا و گۆڤار محەممەد لە کاتی خۆپیشاندانەکانە باشە دیسان ئاسۆ عەلیات گەڕ ڕەفیق ئەمانە و بە چەقۆلیان درا لە خۆپیشاندانەکەی باشە تۆ ئەندامی پەرلەمانی باشە بۆ نەهاتی ئەمانە خۆپیشاندەرەکان لێیان داونیە بەڵێ خۆپیشاندەرەکان لیاندان و تەنانەت ئەمانە کاگوێت بۆ معلوماتی جەنابەت لەناو خۆپیشاندەرەکانە لەناو لایەنە سیاسیەکانی هەر سێلایەنەکانە بە تەسویر هەیە کە هەڕەشەی لێکاڵە بۆ نیبێتە ناو خۆپیشاندانەکانەوە ئەی باشە پەیمان خان تۆ وەکو نوێنەری پەرلەمان کە تۆ نوێنەری خەڵکی بۆ داکوکی لە میدیا ئازادە نەکرد کە پێت وابێ چۆن هێرشەکرێتە سەر پەیامنێرێکی KNN و تەلەڤیزیۆنی گۆڕان هەمان شێوە هێرش کراوەتە سەر پەیامنێرێکی کوردستان و کوردستان TV بۆ دیفاع لێ نەکرد بۆ ڕاگەیانێک بڵاو نەکردەوە باشە بۆ هیمای ڕایزوەز نەهات باسی مەریوان و هەردی بکات لە راپۆرتەکانیە بۆ تەنها هاتووە هەمان قسە ئەکاکە یعنی ئەتوانم بڵێم هەمان ئاوازەکە یعنی تەنها داکۆچی لەو میدیایانە کردووە کە ئۆپۆزیسیۆنە یا ئەهلیە ئەی باش ئەمانە ڕۆژنامە نووس نین یعنی معقولە ڕێگا بە ڕۆژنامە نووسەدەی تەختی نوێژی جومعە بکات لە مزگەوت تا بڵێ بۆت نییە خەڵکەکە هاندەی بکەیتە دەرەوە یا لە خۆپیشاندان بڵێ تۆ بۆ نییە باشە یعنی تۆ ئەمە بەڕاستی ئەمە یەکێکی ترە لە پێشێکنی مافی مرۆڤ بۆ تۆ کاکە من ناتوانم سەیری کەناڵی KNN کەم یا سپێدەیان پەیامی ئیسلامی لەبەرەوە من سەر فڵانە ئەمەوێ لە کورسات و لە کوردستانەوە هەواڵەکەم تۆ ڕێگام لێگری ناکرێ ئەمە بجۆرێکە لەوەی کە تۆ ئەم ئەبێ ناچارمەکەی کە بەتەنها سەیری ئەم کەناڵە بکەی وە خەبەرەکان لە زاین کەواتە ئەگەم لە حەزەکەت لە دیوێکی قسەکەتا یا پرسیارەکەتا ئێمە لە پەرلەمان لیژنەیەکمان هەبوو بۆ بە دوواداچوونی داواکاری خۆپیشاندەران و هێنانەوەی وەیەکێک لەو مۆزوعانی کە ئەوان بە دوواداچوونیان بۆ ئەکرد هەموو ئەوانە بوو کە پێشێلکارانی کە ئەکرا کە ئێمە بە شخصی نەئهاتین ئیشی لەسەر بکەین بۆیە لیژنەیەکی پەرلەمانی بۆ کارە هەستا لە دەرەوەی ئەوە من حەز ئەەکەم بە دیوێکی کە ئەمە لە بینی قەوسێکە قسەکانی من بۆ شەرعێدان بە بریندارکردنی ئەو ڕۆژنامە نووسانە نییە بەڵام دیوێکی کە بۆ ئیجەنابت بیبینی ئەگەر نتبینی بێ لە زۆربەی کەناڵەکانەوە دەرکەوت کە وێنەگری یەکێک لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن کامێراکە یابوو بە یەکێک لە ئاسایشەکان و لەبەر ئەوەی دیارە پێی وا بۆ ئەو دەستی ڕاسترە لە ئاسایشەکە ئەو بەردیەگرتە خۆپیشاندەرەکان جگەلەوەی
لە هەموو کەناڵەکانی دەسەڵاتەوە بە شێوەیەکی زۆر ناشرین و تەخوینکردن باز لە خۆپیشاندەران ئەکرا تۆ بە دیوێکی کایە تەسەور ناکەی عفەویەتی خەڵک وا بکە ئەو کەناڵی کە ئەو بەخائیندا ئەنێ ئەو کەناڵی کە عفەویەتی خەڵک نەبوو ئەمەدانی ئۆپۆزیسیۆن هەرمەتی کاکە قابلە ئۆپۆزیسیۆن گۆڕانویە گرت و کۆمەڵ هاتبێتن چوار کەسیان نابێت بێتیان ئەم ڕۆژنامە نووسە بە چەقۆلی بە ڕۆژنامە نووسەکان بەڵگەیان لە من توانم سیدەکانیت بۆ بێنم جگەلەوە کاک ئەنوەر جگەلەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ ئەبێت دووشت جیا بکەیتەوە ئەوەی لە بینی من و تۆیە وەکو هاوڵاتی ڕوئەیە لەسەر شکاندن لە قسە پێوتن لە ئیهانەکردن فەرقی هەیە لەوەی کە من و تۆ ڕوبەڕووی ئاسایش یا دەستگایکی پۆلیس یا دەسەڵات ئەبینەوە ممارەسەکردنی عنف لە بینی دوو هاوڵاتیە زۆری فەرقە لە ممارەسەکردنی عنف لە بینی هاوڵاتی و دەسەڵاتە کە پێم وابێ ئەوە جێگەی ئێمە تێڕوانیان وابووە سندیکای ڕۆژنامە نووسانی ژیانداکەی ڕۆژنامە نووس نەبەشێکە لە پۆلیس و دەسەڵات بووە کە ئەماکە بۆ خۆی بەرپرسیارەوە ئەمە ڕۆژنامە نووس نییە و بە هەمان شێوە بەشێکیش نیە لە خۆپیشاندەر ئۆپۆزیسیۆن کە ڕۆژنامە نووس کە بەشێک لەوانەی هیومن ڕایتس زۆر ناوەکەی بڵاو کردوتەوە کاکە لەلا خۆپیشاندەرەکانە بۆ خۆپیشاندەر من ناکرێت وەکو ڕۆژنامە نووس سەیریکەم کەواتە من ئەگەر ڕۆژنامە نووس وەکو خۆپیشاندەر و یەک سەیرکەم کەواتە ڕۆژنامە نووس لە هەر حاڵەتێکا کە کاری ڕۆژنامە نووسی ناکە تاوانبارە بە قەتڵیش بەڵام کاک ئەنوەر ئێمە لە کاتی خۆپیشاندانەکانی شاری سلێمانی و ناوچەکانی دیکەی کوردستانە بینیمان میدیای حیزبی بە نەفەسێکی سیاسیانەی تەواو تەعاملی لەگەڵ دیاردەی خۆپیشاندانەکان ئاگرت ئاژاوای جێر لە هەندێک کەناڵەوە خۆپیشاندانەکانی شاری سلێمانی بەدەست ناوبرا و تەڵانچی دوکانەکانی ئاڵتونەکانیان دزیوە و کۆمەڵێک تەسمەی نەئەخلاقی زۆر ناشرین پێت وایە ئەمانە ئەو ئۆپۆزیسیۆنی توێتی لە یەکەم لە حزەی خۆپیشاندانەکانەوە کە ئەرشیفەکەی هەیە ئۆپۆزیسیۆنی توێتی ئەمە ئاژاوەتین ئەمە هەردووکیان پێم وایە بۆ چوونێکی غەڵەت و لەبەرەوەی دەسەڵات پێی وابوو ئەمە ئۆپۆزیسیۆن هێناوی ئۆپۆزیسیۆنیش پێی وابوو کە ناتوانێت سەرکەوتوو بێت لە مۆز بەرپرسیارەتەکە نەخاتە ئەستۆی خۆی خۆپیشاندان ئەمە نییە کاگومێت تۆ پەلاماری لقێکی حیزبی بەی بسووتێنی خۆپیشاندان ئەوە نییە تۆ مەلایەک بینی باسی جیهاد بکەی و پێ دوابێ ئەمە هەر کەسێ قسە بم مەلایە بڵێ ئەمە پێ ینی بەڕێی تۆ دروستە مەلایەک بێ بانگەشەی جیهاددا کاکە مەلایە لەکوێ بەڵام کاکە نوێر جیهاد لەو سیاقەی بەدەکی سەرایە هێندەی بە معنای تێکۆشان هات هێندەی بە معنای قیتال نەهات نا ئەمە بیرروبۆچوونی ئەم لایەنە سیاسەیەکە لە پشتیوەتی پێی وایە ئەم حکوومەتە کافرە پێی وایە ئەم ئەزمونە قابلی فاشل خۆیڵێ بە ئەم حکوومەتە بڕوە باشە تۆ لە کاتێکا لە پرۆسەیەکی دیموکراسیە بۆ نمونە هەم ئەمسی ئۆپۆزیسیۆن هەر سێلایەنی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی بکەوتونە ناو پرۆسەیەکی دەنگدان و دیموکراسیەوە چۆنە شەڕێگا بە خۆت بڵێ بە حکوومەتە با بڕوە با بڕوخێ لە کاتێکا ئاکرێ لە ڕێگای دەنگدان زۆر سپاس کاکە زۆر سپاسەکان پەیمان خان قسەکە لەسەر ئەمەیە کە ئۆپۆزیسیۆن مامەڵەیەکی سیاسی و منفعیانە لەگەڵ مەسەلەی مافەکانی مرۆڤاکە ئەوەندەی خوازیاری تەوزیفکردنی چەمکی مافەکانی مرۆڤ و چەمکی ئازادەکانە بۆ بەدەستهێنانی زۆرترین مەکسەبی سیاسی و بەرژەوەندی سیاسی بۆ زۆرترین دەنگ کۆی کاتەوە ئەوەندە دیفاعکردێکی جدی و ڕاستەقینە نییە لە مافەکانی مرۆڤ من پێم وابێ ینی ئەمە بۆ خۆی لەگەڵ ڕێزما ینی قسەیەکە کە دووفاقیەکی زۆر گەورەیتە لەبەر ئەوەی بۆ خۆی لە ئەساسە ئۆپۆزیسیۆن وەختێک ئەبێتە ژمارەی حسابی لە پەرلەمانە کە دەنگی خەڵکی بەدەستێناوە کاتێکیش دەنگی خەڵک بەدەست کە داکۆکی بە یارمەتی کە داکۆکی قسە لەسەر ئەوە نییە ئێستا قسە لەسەر ئۆپۆزیسیۆنە بۆیە ئەو ژمارە خەڵکە دەنگیان ناوەتێ کە ئەزانن داکۆکی لە مافەکانیان ئەکا و داکۆکیکردن هەر بۆ خۆی بە بڵێن کاری پارتی سیاسی یا هەر ئاراستەیەکی سیاسی ئیشکردنە لەسەر داخوازیەکانی خەڵک کە تۆ بەرنمەیەکی سیاسی دیاریکراوت پێەیە بۆ بەرنامە سیاسیت بەو شێوەیە تۆ داکۆکی لە مافەکانی خەڵگەکەی و مافەکانیان ئەپارێزی لەو چوارچێوەیە ئەمەش حاڵەتێکی ئاساییە دەسەڵات لە هەر مەرحەلەیەکا بڵێ ئەمە یاریکردنی سیاسیە بە تەنیا بۆ گەیشتن بە کورسی دەسەڵات ئۆپۆزیسیۆن بۆ گەیشتن بۆ کورسیە بانگەشە بۆ ئەوە ئەکاوە داکۆکی بۆ ئەوەکە لە کاتێکا بە فعلی وەختێک کە تۆ قسە لەسەر ئەو پێشێلکاریانە ئەەکەی وەختێک لە پەرلەمانە پرۆژەت ئەبێت بۆ داکۆکیکردن لەو مافانە و وەرگرتنەوەی ئەو مافانە وەختێک لە پەرلەمانە داکۆکی ئەەکەی لەسەر شەفافیەتی بودجە لەسەر پارێزگاریکردن لە قوت و پارەی خەڵک من تێناگەم ئەگەر دروشمی سیاسی وابێ خۆزگە دەسەڵاتیش لەو جۆرە دروشمە سیاسیانە بکات بۆ ئەوی بەردەوام بێت لەسەر پاراستنی مافی مرۆڤ چونکە لە نەتیجەیە ئامانج پاراستنی مافی مرۆڤ و مافی هاوڵاتیانە لەم هەرێمەیە کاک ئەنوەر ئەتوانین تێبینی لەسەری هەبێ بەڵام با من پرسیارەکەم بکەم پرسیارەکە ئەمەیە دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە مەفهومی ناوسیستەمی دەسەڵاتداری حکومڕان لە هەرێمی کوردستانە
بەردەوام چەمکی مەترسی ئۆپۆزیسیۆن و فێڵی سیاسی ئۆپۆزیسیۆن و بەراوردکردن بە کۆمەڵە وڵاتی دواکەوتوی عەرەبی کە خەرقی ستەمکاری و ئیستبدادەت و دواکەوتنە ئەمانە وەکو پاساوێک بەکارێنێ بۆ خۆ دزینەوە لە بەدیهێنانی ئازادێکی ڕاستەقینە و خەڵک بە ئازادێکی ڕووکەش و مافێکی ڕووکەش ئەخڵەتێنێ. یەکەم ئۆپۆزیسیۆن واقعیەوە بێ ڕێز لە ئیرادی ئەم خەڵکە بگرین بۆ نمونە پەیمانخان نوێنەری خەڵکە هەڵبژێدراوە پێویستە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و من هەر تایەکتر ڕێزی لێ بگرین و بەڕاستیە بێ حکومت بەرپرسیانەتن مامەڵە بکات لەگەڵ ئۆپۆزیسیۆن و بە هەمان شێوە ئۆپۆزیسیۆن ئەبێ بەرپرسیانەتر ڕەفتار بکات لەگەڵ دەسەڵات و حکومت بەم شکڵە ناکرێت ئەمە نابێت پرسانت تعاملی بەڵێ بێگومان ئەتوانم دایان پێ بڵێم ئەجا بە قسەکان تاوکەم بەڕاستی ئێمە نمونەیەک بڵێ چکاوە کە نابەرپرسانیان کات زۆر کەم تۆ لە کاتێک ئەتەوێ حکومت بڕوە بەبێ قەید و شەرت ئەتەوێ حکومت هەڵوەشێتەوە پەرلەمان هەڵوەشێتەوە سەرۆکایەتی هەرێم لاچێ لە کاتێکە ئەمانە بەدەنجی خەڵک هاتوون لە کاتێکا سەرۆکی هەرێم منافسی هەبوو لە هەڵبژاردنەکانە دەرنەچوە چۆن ڕێگا بە خۆت دەدەی بڵێ با بڕوە ئەمە یەک دووهەم ئێمە پێمان وایە ئۆپۆزیسیۆن ناتوانێت ببێتە داکۆکیی کار لە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە با لێرە یەک قسەمەیەمانخانەکە شتێک دەبێت لەسەر ئەو قسانە بیڕیت بەڕاستی من تەنیا ئەوەم هەیە کە ئەمە بە عمومی وتی کاک ئەنوەر بەڵام نمونەی هێناوە چۆن لە سەرۆکی هەرێم بڕوە حکومت بڕوە لە کاتێکا یەکەم داوای ڕۆشتنی سەرۆکی هەرێمی تیان نەبووە لە هیچ مەرحەلەیەکە لە هیچ مەرحەلەیەکاتیان نەبووە کە بۆ خۆی ئەوەی یەکێک بووە لە هەڵەکان کە کاتێک تۆ داوای نەک ئۆپۆزیسیۆن نەخێرکاگەنەوە کە ئێوە یەکێک بۆ لە هەڵەکان لە هەڵە سیاسیەکان لەبەر ئەوی ناکرێتەوە داوای ڕۆشتنی حکوومەت و پەرلەمان بکەیت هەموو دەسەڵاتەکان بخەیتەوە دەستی سەرۆکی هەرێم کە بە دەستی خۆت بیکەی بە سیستمەکە بکەی بە سیستمی سەرۆکایەتی بەڵام هەتاکو ئێستاشی پێوە بێ ئۆپۆزیسیۆن ئەوێ داکۆکیەکی جددی واقعیانە لە ڕێی پەرلەمانەوە لە مافەکانی مرۆڤ لە مافی هەوڵات زۆر باشە ئاخیر قسەت بڵێ ئاخیر جملە لە خلالی کەمتر لە نیم دقەیە ئەخیر جوملەم من هیوادارم کە ئەو بارودۆخی کە ئێستا وای کردووە ئۆپۆزیسیۆن بە جۆرێک لە جۆرەکان و دەسەڵاتیش بە شێوەیەکی تر خوێندنەوەیەکی هەڵە و ناواقعیان بۆ یەکتر ببێ وردە وردە بتوانین بگەینە نەتیجەیە کە بەڕاستی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن و من دوسێ جملە یەکیان بالیژنەیەکی بێلایەن بێ لەکوێی دنیاوە بێ بەرپرسانی حکومت و بەرپرسانی ئۆپۆزیسیۆنش بجا دادگایەکی نێودەوڵەتی لەسەر پێشکردنی مافی مرۆڤ ئاخۆوان بەشی بەرقە دەسەڵاتیان بەرەکەوێ بەرپرسەکانی ئەمان بەرپرسی هێزە ئیسلامیەکان ئەمە یەک دووهەم بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستانیان ئەبێ واز بێنێ لە مەسلەی بانگەشەی ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ یا ئەبێ بە فعلی جێبەجێ کا پێێتە ژێر ئەم بەند و قەیدە نێودەوڵەتیانەوە وە شتێکیش کە حکومەتی هەرێمی کوردستان دیقەت ئیسفادەی لێکە ئەم قسانەیە کە ئێمە یکەین و ئەو خەڵکانەیە کە داکۆچی لە مەسلەی ئازادی مافی مرۆڤ بەڵێ بینرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لە بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بینەرانی ئێمە و هەوڵاتیان دەتوانن لە ڕێگەی ئیمێلی تەبا داشت ناتەبا @nrt.tv.com سەرنج و پێشنیارەکانی خۆیان بگەن بە بەرنامەکەمان زۆر سوپاس کە بینەری بەرنامەکەمان بوون بەرنامەکەمان بە میوانداری بەڕێز پەیمان عیزەدین ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و بەڕێز ئەنوەر حەسەن سکرتێری لیژنەی داکۆچیکردن لە مافی ڕۆژنامە نووسان بەخێراتتانەکەم جارێکی تر بەخێر بن.